دووبارە سڵاوتان لەبێت لە پرۆگرامی کورسات تایمز لەگەڵتان بەردەوامین لەم بەشەی دووەمی پرۆگرامەکەدا ڕابۆچوونی خەڵکمان وەرگرت ئێستا ڕابۆچوونی ئەکتەرەکان وەردەگرین لەسەر فیلمی سفرنۆ زۆر بەڕێز کاک بێساران کاک چالاکم لەگەڵدایە زۆر زۆر بەخێر بێن دوو ئەکتەری نێو فیلمەکان کاک بێساران ما لە تۆ دەست پێ بکەم ڕۆڵەکە و چیە باسی چی بکە تا چەند ڕۆڵەکەی خوو بە تەواوەتی عەقی داوەتی جارە پێشەوە من زۆر دڵخۆشم کە بەم لە شاری کەرکووکی خۆشەویست گەرم و گوڕیەکی ئەجگارەیە ڕاستەکەی من تەسەڵم ناکراوە بێ پێش لەگەڵ کاک چالاکە قسەی ئەومان کرد یعنی کە سەیرەکەین بە شێوەی گشتی دوێنێش لە هەڵەبجە بووین هەمان شێوە گەرم و گوڕی هەیە وە سلێمانی هەرباسی مەکە یعنی خەڵک تینوی ئیشی باشە یعنی بینەرێکی زۆر جوانمان هەیە حەقی خۆیەتی کە ساڵانە لە بری فیلمێک دەدانە فیلمی باشە بێت 15-20 دراما هەبێت یعنی نەکاتێتی بگرە زۆر دوا کەوتون و تەئەخیریش بۆ ڕاستیەکەی باش من دەوری کارکتەری ئارامم هەیە لە ناو چیرۆکەکەیە و نامێ زۆر سپۆڵکەم ڕاستیەکەی حەزەکەمانی کە نەیان بینیوە بیبینن باشە ئێمە زمانەوە باسیکێکە تامەزرۆمانکەی بیبین ڕاستەکەی مەزبوعەکەیەک کە بازرگانی بە ئەندامەکانی جەستەی ئینسانەوەکەن باوا بڵێن کەسە خراپەکانن خۆشبەختە من کەسە باشەکەم و لە ناو ستۆریەکەیە ئەو نهێنیانە کەش بکەین کە شاراون لە ناو ستۆری فیلمەکەیە باش کاک چالاک ڕۆڵەکەی تۆ ڕۆڵەکەی من شل بۆ 50 چرکەیە خۆی باش هەر لە ئۆپینینی فیلمەکەیە باڵین منۆکو ماسی گرێک باشە بەس تەڵام من کەرکوچی ئەمە کەرکوچی نەکبەتین لە جاتی ماسی بگرم ئەو جەنازەیە دۆزەوە سفرنۆ نەکبەت نین بەس ئەو 50 چرکەیە هەفتەیەک کاک بەختیار برادران هەموو نزیکی 100 کەس تۆ هەر لاوانەیە باڵێن بینەر دا 12 کاراکتەرە بینێ وەکو ئاکتەر و ئاکتریس بەڵام زیاد لە 100 گەنجی کچ و کوڕی کوردی ئەم فیلمەمان دروست کرد بەڕاستی سەربەرزم بۆشە ئەم سینەما عەزیمە لە کەرکووک کراوەتەوە هیوادارم لە هەموو شارەکانی تری کوردستان و عێراق بەعام لە هەموو شارێک سینەمایەک بەم کوالیتیە هەبێت باشە وەتت کەرکووچی بەڵێ سەردەمی مناڵیش داچووی بۆ سینەما بەڵێ چەندە خۆشحاڵی ئێستا هەوڵی باشەیە بۆ کردنەوەی سینەما و هۆڵەکانی سینەما بەڵام لە ئاستموحی کەرکووچەکانایە تەسەوڕ ناکەی من ئەمە 2006 یەکەم جار بوو بێمەوە کوردستان دوای 16 ساڵ لە هەندەران چوون بۆ سینەما حەمرا لە شارع جمهوری کرابوو بە گەراج ئێستا کە من ئەم سینەمایە بینم دروست کراوە من هەوڵێم قاوەخانەیەکیش لێرە بکەمەوە داست خۆش کاکە بێساران چەندە گرینگە سینەما بەرە و پیشە سازی بوون ببین یعنی ئەم ڕۆڵانی کە ئێوای جێڕن ئەتوانێت ئەکتەر بژێنێت یعنی لە دنیادا لە هۆلیوود لە بۆلیوود ئەکتەر پێویستی بە هیچ شتێکی تر نییە کاک چالاک باسی لەوە گروتی بیر لەواکەمەوە کافتریایەک لێرە بکەمەوە بۆ هونەرمەند بیر لە پیشەیەکی تر بکاتەوە 15 ساڵم شانەوەکەم یعنی ئەو دراما و فیلم و شۆرت فیلمیشمان هەیە دایمەن پیشە یەکتەی نەبووتە پیشەگەری ئەو کەسێک کە ئەکتەرەوە ئیشەکە دوای ئیشی دووەم و سێمی یەت بۆ پرۆڤەکەی یە بۆ تەسویرەکەی لەبەرەوەی هەنگاوەکان خاون تۆ لە ساڵێکە دەدانە فیلم 15 فیلمت نییە بازارێک دروست نەبوو کە پارەیەک دەورام کات لە کەرتی تایبەت دروست ببێت من مێدەوارم لە کەسانی بزنسمان و خەڵکی دەوڵەمەند وەکو بازرگانێکیش بیر لە سینەما بکەنەوە چونکە ڕاستە پەیامە هونەرەکەی هەیە ئارتە بەڵام دیوەکەی تریشی بزنسێکی گەورەیە بەڕاستی ینی ئەوترێت ئەگەر فیلمی کوردی نەبێت بەم جۆرە سینەماکان پڕ نابنەوە ینی چی بکەین ئەو کێبڕشە منافسەیە دروستکەین ئەزانێت یعنی سەکە ئەیبینیت یعنی خوێنی ئەم بینەرانە ئەجوڵێت کە سێرەکات فیلمێکە بینێ تەواوی کوروەکەی کووردە کۆمپانیاکە هەر کووردە مخریج و ئەکتەرەکانی تەواو هەمووی کوردین یعنی بەرهەمێکی خۆماڵیە چۆن کەرتی پیشەسازی چۆن کەرتی کشتوکاڵ چوزانم باخچەیەک دروستەکەی لە شوێنە گورە شارۆچکەیەک ئەبێ سینەماژە بێت یعنی من زۆر جار ئەفو لە سینەماکانی خۆمان بڵین سێرەکەی مۆڵێک سینەما بۆ پێشتر ئەڕوخێنرێکرێتە مۆڵێک عنی کەس سەناکە ئەبووە لە شوێنێک بۆ ینی خەڵک مەزارەی بکردایە سینەمایەکی تریش هەیە لە پاڵیا سێرەکەی تیشێرتە فرۆشن هاوارەکەن 5,000 ینی وێرانەیەکە بەڕاستی خاوەنی ئەم بینەرە جوانین گوناحانی ساڵانە دە 15 فیلمی باش نەبێت کاک چالاک چی بکەین هەمان پرسیار بۆ تۆش
ینی بیر لەوە نکاتەوە هونەرمەند پیشەیەکی تری هەبێت ئەوە ئەمە هەوڵێکە سفرنۆ هەوڵێکە سفرنۆ 100% هەوڵێکە و چالنجەکە کاک بەختیار و کاک بەختیار فەتاح هونەرمەندان هەموو چالنجێکی گەورەیە بۆ دەرهێنەرەکانی تر بۆی لەم ئاستە ئیشکەن ئێمەش بینەری دەرەوەی کوردستانمان هەبێ سەیری فلیمەکانمان کە یاخود فلیمەکانمان بکڕن بۆ ئەوەی ئەم برادرانەیش من ئاکتەر نیم یعنی لێرە دەوری ئاکتەریە بینم بزنیزی ژەکەم بەس بەڕاستی من دڵم لای ئەمانەیە دڵم لای بەختیار فەتاحە نیو باخی هەبوو لەگەڵ سیارەیەک فڕۆشتی بۆ ئەم فلیمە نیو باخ دەی بە وای باخەکە بێ بە چەند باخێک لە بواری بەرەمێنانی فلمدا بێسارەنۆک و دوایین پەیامی تۆ ینی بۆ ئەوانی کە تا ئێستا تکتی فیلمەکەیان نەبڕیەوە نەهاتون بۆ بینینی فیلمەکە چیان پێڵی پیانەڵێ من کۆمپانیایکی زۆر پرۆفیشناڵی وەکو کام پرۆداکشن کە بە شێوەیەکی زۆر جددی و وە کرویەکی کوردی لە ئەلفەوە تاکو یایی بە ئەکتەر و مخریج و کروەکە بە عام هەمووی کوردین بەرهەمێکی خۆماڵیە باوەڕ و قەنەعات کە هیچمان کەمتر نییە لە وڵاتانی چواردەوری خۆمان بینەر ئەبێ سەپۆرتمانکە بەکڕینی بلیتێک ئەمەوە ئاکات ئەم پرۆسیسە بەردەوام بێ ساڵانە بریەوەی فیلمێک برێ چەندین فیلمی تر هەبێ لەبەرەوەی کە ئەکتەر بیل لەوە نکاتەوە شیر و دابی و نازانم تەماتەکڕین و ئەوە بژێوی ژیانی هەبێت زیاتر بەرەو پێشتر ئەڕوا خەڵکی باشمانەیە بەتایبەت ئەم جیلەوە ئەکادیمیا و سینەمای زانکۆی سلێمانی کۆمەڵە گەنجی زۆر باشن لە ناو شانۆیە کۆمەڵی ئەسەری زۆر باشن یعنی ئەمانە سەپۆرت بکرێن یعنی ئیشی باش بکرێەوە پارەی باشدا بنرێ ساڵانە باوەڕکە هیچمان کەمتر نیە لە وڵاتانی چواردەوری خۆمان چونکە لە ڕێگەی سینەماوەمە ئەتوانین زۆر ستۆری و چیرۆک و پەیامی میلەتی خۆمان بگەین بە میلەتانی زۆر باشە کاک چالاک ڕای تۆ لەسەر ئەمە چۆن ینی سینەما بکەینە بزنس پیشە سازی لە پێشە طبعا سەقافەتی سینەما و سینەما سەقافەتە ئەبێ بۆ نمونە لە قوتابخانەکانە بۆ نمونە مامۆستا تەشجیعی تەلەبە بکە تەشجیعی تەلەبە بکە لەگەڵ خۆیانە مەسەلەن مانگی جارێ بیان بن بۆ سینەما کولتورە لای ئێمە تازەیە کاک بەختیار مەجموعەیە برادەری تر هەیە دەرهێنەر و ئەمانە کاک شوان کاک شەوکەت ئەمین یعنی هونەر سەلیم بەحمەد قوبادی تازەین بەڵام ئیشی باش کراوە هیوادارین باشتر بێ و شکسبیر قسەیە زۆر عەزیمی هەیە ئەڵێ give me a piece of bread and a stage I give you a great nation پارچەیەک نانم بەرێ لەگەڵ شانۆیەک نەتەوەیەکی عەزیمت ئێمێ بێگومان دووبارە خۆشحاڵم لەگەڵ ئێوەدا زۆر سپاس